گلی کرد بیم و نوی مجلس وطنی کردی بخیر هات نوید کن و هم بوتنی ددن ما مستا ابو سوال سمت خالد برو هيئة رئاسة وینەیە پێنج ساڵیە سەرکۆچە پاکرەوان ئەحمەدێ بۆنجێ دەرباستی بێ ئەم بناوێ ئەنجومەنە نیشتیمانی کوردی سەرساغیە ژمالباتاویە بخوازن بدلێکی غەمگین ئەم بێ بیرئانینێ بکارتینن ئاوی پاکرەوانێ بۆ دەستێ ترسۆنەکی قڕێژ بشێوایەکی غەدرێ ژیانە وی قەهرەمانی ji dest birin. Ev gêncê gogelek hêvî û omîdê wîna diwarê kirdiwariyê rê pêre derbas bûn û çûn. برندێکی هۆڤانە حەفت فێشەکلی خستن و لاشێوی هێرڤاندن بێ ڕەحم بێ ئینسانیەت. طبعا باوی وینا سەرڤێ گۆرنێ تەکەس کرد بۆ ئێمە وەک ماڵباتە بۆنجق مەسۆز دابوو ئەم وڵاتی خۆ نەبەردن و ئەم بمێن سەرکە خاکا خوا. ئەزار پێشەم تێ دیای بابی کەسکی برتنە بەدی لاوە هاتمە سەرساغیە ژوارە خوازم ما خۆدێ لێ بێ خۆدە حەقی نەهی چ بێژ دی حەقی ژوار نەهی لێ ڕەبی ئەی بۆ غەبینەتە ئەحمەد